ئێستا مامۆستاکان برادەرەکانم هەمووی هاوسەرگیریان کردووە. من کەسێکی حەسوود نیم، بەخوا حەسوود نیم، بەس کە دەبینەوە ئەزدواجیان کردووە بەدەستە خۆم نییە حەسوودیان پێ دەکەم. بەردەوام ئێستا کە دنیاکە عەکس بۆتەوە، هەموو ڕۆژە داکم دەڕوا تەلەفۆن دەکا بۆ داخوازەکانم، دەڵێ کوڕەکانتان ژنیان هێناوە، ئەوانیش دەڵێن وەڵا کچەکەتان پێ کوڕیمە ڕازی نەبوو، کوڕەکەم ژنی هینایە ئێستا منداڵیشی هەیە. تاوی کە ڕۆژێکی تووڕە بووم گوتم دایە بەسە تەواوی کە ئەوەندە من سووک مەکە. من وەم دەزانی من بە ئاشی خۆم هەبێ پارەم هەبێ هەموو دنیا مەمنونی منە، وەم دەزانی تەمەنیشم بچێتە سەرێ هەموو کەس منی دەوێت بەس بەداق دنیاکەوا نەبوو. باش ئەگەر کەسێک ئێستا بێتە داخوازیت سووی پێ دەکەی؟ چی دەدە داخوازی من؟ سەیری برچم کە؟ سەیرە دوو چاوەی بکە؟ یعنی کەسێک هەیە بێتە داخوازی کچێکی پیر؟ بەڕاستی لەنجەخان زۆرم پێ ناخۆش بوو بابەتانەی کە بەسەرت هاتووە، بۆ ژانە سەختەی بەڕێت کردووە و منە و چیرۆکەی تۆ دەخەمە ناو کتێبەکەمەوە بۆەوەی هەزارەها کچی وەکو جەنابتان سوود لەو بابەتە وەربگرن، کەچی تر نەنازم بە شەهادە و داوای کەسی لە خۆیان شادە بەرزتر نەکەن. کاگە تخوا ناوی من نێنی، تخوا حەیام مەبە. لەنجەخان وەکو سەرەتاش پێم وتی من کەسێکم ئیتی کە ڕۆژنامەوانی زۆر باش دەزانم، وای دابنێ نە تۆ منت دیوە و نەیچت بۆ من باس کردووە. دەستت خۆش بێ. کەسم لۆ دەگری خۆ بڵکە سەبیحە قسەی بە تو نەگوت بەو نەوعی کە ئەتووەها بگری و لە خۆت بگری، ئەو لەبەر تویتی خەمی تویتی ئەتوو کەمایەوە و ئەمر بوویتە 41 ساڵ هێشتا مێردن نەکردیە، بە هیچی وان نەگوت کچی خۆم ئەو دڵی پاکە. خوا سبەبکارم بگرێت ئیشاڵڵا. کچم دوعای لە بابت مەکە خراپە. دایکە هەمووی ئەو هۆکار بوو، خۆشت باشە زاری. خۆزگە باوکم دەسەڵاتدار نەبووایە، خۆزگە کچێکی هەژار بوومایە دایکە. ئەوە نەیوت ئەوێ کوڕە پیر و کوڕە ئاغا بێتە داوات، هەتا وای لە من کرد فەرموویە سەر تەمەنم چەند گەورە بۆ کەس ئاوڕم لێ نایەتەوە. هەنێ جار کە چمە بەر ئاوێنە سەیری خۆمەکەم ئینترەستەکەم من کچێکم هیچ شتێکم نەماوە، بێهێز بووم چ بوومەتەوە، هەستەکەم بێکەڵکترین ئافرەتی دنیاوە. خۆزگە باوکم کە ناز وایە، خۆزگە قەت دەسەڵاتدار نەبووایە، خۆزگە خزمەتی خەڵکی بکرده هەیە. بەسە دایکە جارێکی کە بەسە مۆزوعانەمە من مەکەرەوە، وازم لەبێنە توخوا وازم لەبێنە با بۆ بێ کەسی خۆم بگریم هەستە.